bi mitinga Qada Republikê dewam dike. ئێوارە باش کوردستان، ئێوارە باش گەری تێکۆشەری کورد، ئێوارە باش نەماڵی شەیدە سەربەرزەکان. عیزان و خۆشەویستان، یەکەم پرۆگرامی من لە ئێوارە باش لە ساڵی نوێ ساڵی 2014 هیوادارم ئەم ساڵێ بێ پڕ لە هەڵویستی نەتەوەی، ساڵێ بێ پڕ لە سەرکەوتن بۆ گەلەکەمان. هیوادارم هەموو ئینسانێکی هونەرمەند، هەموو ئینسانێکی نووسەر هەڵویستی بێ هەست بە مەسئولیەتی نەتەوەی بکات لە بەرانبەر گەل و نیشتمانەکەیە. هەرچێکە بێ بەڕاستی هەڵویست وەرگرن بەتابەت لە باشووری کوردستان کە ئەو هەموو کارە ساتە ژن کوشتنە، کوشتنی ڕۆژنامەوانە ڕوو ئەدا. هونەرمەندان ئەتوانن زۆر ئاشتی خوازانە کۆنسرتێ بەڕێوە بن، کۆمەڵی هونەرمەند دیاردەیەکی زۆر جوانە. هیوادارم لە ساڵی نوێ ئەو کارە بکرێ، هەست بە مەسئولیەت بکەن، زیاتری بەرژەوەندی تاکە کەسی لە بەرچاو نەگرن، بەرژەوەندی گەل و نیشتمانەکەیان لە بەرچاو بگرنی تر تاکەی بەڕاستی هەڵویستی نەتەوەی زۆر پێویستە. و هیوادارم ئەم ساڵ ئەو کۆنگرەی نەتەوەیە کە وعد دراوە چەند ساڵێکە نەکراوە بە فیتی دژمنان، دیارە بە فیتی داگیرکەران هەتا گوێسە نەکراوە. هیوادارم ئەم ساڵ بە زەختی خەڵک بتوانێت ئەو مەسەلە جێبەجێ بکرێ. یەکێتی کوردان لە ئەمڕۆدا زۆر گرنگە. ئەبینن کە شۆڕشێکی زۆر خێناوی لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە ئەچێ شەو ڕۆژ بەو بێ ئیمکاناتیە گەلی ئێمە لە کچان و لە کوڕانی کورد دژی ترۆریست ئەوەستنەوە. ئەگەر کورد نەبووە بەڕاستی ڕۆژانە لە هەموو میدیای جیهانیە باسی ئەکرا، هەتاکو ئێستا زیاتر لە 3000 ترۆریست بەدەستی تێکۆشەرەکان لە ڕۆژئاوا کوژراوە. ئەمریکا بە ملیاردتا پارەدا ئەنێ هەتاکو ئێستا نەیتوانیەوە ئەو جۆرەی کە کورد دژی ترۆر وەستاوە ئەوان وەستێ. هیوادارم هەموو کوردی، هەموو تاکی کورد هەر بە هەست بە مەسئولیەت کە و هیوادارم باشووری کوردستانی بتوانن ئەو کارە ساتانێک کە لەوێ ئەقۆمی کوشتنی ژنە، کوشتنی ڕۆژنامەوانە بتوانن ملکەچی یاسا بن، ڕۆژ بە ڕۆژ زیاتر یاسا جێبکەوێت، دموکراسی لەوێ جێبکەوێت. ئەو کارە ساتانە ڕوونەدا لەبەرەوەی میلەت ئێمە خۆی قوربانی ترۆرە زۆر ناشرینە کە ئەبیسین ڕۆژنامەوانێ بە بۆنەی بابەتێکە و کە ئەینوسێ ئەچن لە بەرماڵی خۆیانە ترۆری ئەکەن. بەرژەوەندی تاکە کەسی لێرە لە بەرچاوگیرێ هیوادارم ئەوە نەمێنێت. هیوادارم هەموو کەسێک هەڵویستی نەتەوەی هەبێ. و هەروەها ئایزان و خۆشەویستان بە بۆنەی کۆچی دوایی کاک حسێنی یوسف زەمانی کە یەکێ لە موزیسیەنەکانی کورد بوو لە تاران، کە یەکێ لەوانە بوو کە جێگە پەنجەی لە ناو هەموو ئێرانە دیار بوو. هەفتەی ڕابردوو کۆچی دوایی کرد. ئێمە بە بۆنەی کۆچی دوایی ئەو بەڕێزەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی بەڕێزی و بەگشتی گەلی کورد بە تایبەتی هونەرمەندانی کوردی ئەکەین. ئایزان و خۆشەویستان، مژاری بەرنامە ئەمڕۆمان کوشتنی ڕۆژنامەوان بەگشتی و کوشتنی کاوە گەرمیانی کە مانگێک و پێم وابە یەک درۆژی تێپەڕ کردووە. دوو میوانی خۆشەویست چالاکی سیاسی لە ستودیۆ ئامادەن، کاک قادر نادرەوە کاک شەمال عەلی لە ستودیۆ ئامادەن بۆ تاوتێکردنی ئەم مژارە لە درێژە بەرنامەکەی شایەوەی بەڕێدەتوان پەیوەندیمان لەگەڵا بگرن. هەر شێکتانەیە سەبارەت بەو دیاردە ناشرینە، بەو دیاردە نامرۆڤانە بیهێنە زمان. کاک قەدریان بەخێر بیت. زۆر سپاس کەم دەرفەتدا بێم و لە ستودیۆ نەورۆز ئامادە بیت. زۆر سپاس شمالیان سپاس بۆ جەنابیشت کەم دەرفەتدا. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ دەرفەتەکە. کاک قەدریان لە جەنابتەوە دەست پێکەم، هۆکاری کوشتنی ڕۆژنامەوان ئەگرێتەوە بۆچی لە کوردستان؟ سەرەتا ڕێزی نوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و شەهیدانی ڕێگای ئازادی. دیارە 22 ساڵە ڕۆژنامەوانان و خەڵکانی ئازادی خواست تیرۆر دەکرێن. هەموو ئەوانەی کە ڕەخنەگری جدی ئەو دەسەڵاتن هەوڵیان داوا تیرۆری بکەن، یان ئەوە تا شوێن بزری بکەن، یان ئەوە تا دەی ئەشکەنجەیان داوا.
بەشی شێر لەوەی بەبەر ڕۆژنامەنووسان کەوتووە بە تایبەتی لەم چە ساڵی دوای لەبەر ئەوی جوڵانەوە یان ئەو ناڕزایەتیانەی کە هەیە ڕۆژنامەنووسان دەورێکی گرنگ لەسەر هەڵدانی دەمامچی بەرپرسانی باشوور دەبینن لە تاوان لە دزی و لە تیرۆر و ئەوانە بۆیە ڕوبەڕووبوونەوە کە دەبێت دوو من هەست پێ دەکەم زۆربەی ئەو ڕۆژنامەنووسانەی هەتا لە گرتنەوە لە بۆ تیرۆرکردن ئەو نەوە گەنجە خوێنگەرمە شۆڕژێڕەیە کە ناگەڕێتەوە نەوەیەک لە باشوور دروست بووە ئەو نەوەیە زۆر بە پاچی شۆڕژێڕی چاو نەترسانە ئیش دەکە هەر بۆیە ژەگە ببینین سەردەشت سۆران کاوا هەرسێکی لەیەک تەمەنیان نەگەشت بە 30 ساڵ ئەو جیلەیە ئێستا کە دەیەوێ گۆڕانکاری گەورە بکاتن ئەما دوو هۆکاری سەرچێ بەڕێی من بوویتە هۆکاری ئەوەی دەسەڵات دەیەوێت لەوانە بدات چکو ئەزانێ ئەوانە بووینە خەتەر بەس ئەو جیلەی پێشووتر ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر ستۆچی کردینە ڕۆحیەتی شۆڕژێڕی تێدا نماوە بەڵام ئەم گەنجانە هەم وێرانە دەمامچی مەسئولەکان بە ڕاشکاوی ینی خاڵ لە سەوشەدا دەنێن و ناترسن و دەستەمەوە ناکرێن بۆیە قورسایی تیرۆر کردتە سەروان لە وڵاتێک کاقادەکە ڕۆژنامەوان ترۆرە کرێمە چەندە مەترسیدارە بۆ بەرژەوەندی ئەو وڵاتە و بە چ واتایەکە بەڕاستی خۆی ڕۆژنامەنووسان وەک چۆن وەخت خۆی هەموو شوعیەکان یەک سنترال بوون لە هەر وڵاتێک لە یەک بدرابایە سەرجەم شوعیەکانی دنیا بە جواب بەهاتن ڕۆژنامەنووسانی ژوان ینی شێوەیەک وەک چۆن ژن کوشتن ڕۆژنامە کوشتن دوو گروپن کاردانەوەی جیهانی لێ دەبێتەوە و خەڵک لە هەموو ئەوروپا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە دوادا هەر لە بەرهەندێکە سیرکە لە دوای تیرۆری هەر ڕۆژنامەنووسێک لە هەموو ناوەندە جیهانیەکان لە پەرلەمان لە ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان لە ڕۆژنامەنووسە جیهانیەکان تا ئاسی ینی وەزارەتەکانی دەرەوە دێنە سەخت لەسەر ڕۆژنامەنووس کوشتنێک چکۆ ڕۆژنامەنووس هەوڵ دەدا ڕاستیەکان بە خەڵک بگەێنیتن شێوەیەک لە حسانەی نێودەوڵەتی هەیە کەچی لە کوردستان قورسایی لەسەر ئەوەیە من پێم وایە ئەو دەسەڵاتە بەو ئوسلوبە تیرۆرەی کە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان گرتوێتێ بەر گەورەترین زیانی لەو ئەزموونەداوەکە بۆ خۆی سەرپەرشتی دەکاتن یعنی وێنەیەکی زۆر خراپ وێنەی ڕۆژنامەنووس کوش وێنەی ژن کوش لەسەر ئەو دەسەڵاتە سەپاوە لە ئەوروپا دەرەنجامی ئەو ملهوڕیەی کە هەم ژنە کوژێ هەم ڕۆژنامەنووس دەکوژێتن بۆیە ئێستاکە لە نزیکەوە لە سوید بەرمونە ئاگادارین هەموو ئەفدێشی حیزبە سویدەکان کە کوردیەکان دێنە ئێرە ڕووبەڕووی و ڕەخنەی توندیەوە دەبن زایدن بە خۆشمان دەبینین بە بەردەوام لە پەرلەمان لە سویدی بەدەیان پەرلەمانتار بە یەک جار ئیمزا دەکاتن لە ماوەی 24 ساعت دژی ئەوە ینی کە لە کاتێکدا پەرلەمانی سویدی زۆر بە زەحمەت ئیمزای خۆی لەسەر شتێک دادەنێتن باشکە خادرەمە چەندە مەترسیدارە بۆ بەرژەوەندی کوردستان کە خۆی وڵاتێ بووە قوربانی ترۆر بووە قوربانی ئەنفال وە قوربانی کیمیاباران وە مە چەندە مەترسیدارە بۆ وڵاتێکی وەکو کوردستان وەکو باشووری کوردستان وەڵا زۆر مەترسیدار بووە ئێستا وەکو گوتم وێنەیەکی زۆر خراپ لەسەر دەسەڵاتی هەرێمی باشوور دروست بووە کە ئەم دەسەڵاتە ڕێز لە مافی مرۆڤ ناگرێ ڕێز لە مافی ژن ناگرێ ینی دەیان توانی ئەوان ئەگەر بیانوێ ئەو دەستکەوتنەتەوە ئەگە بیانویست بە ئەو وەزعی باشوور نێودەوڵەتی زیاتر بکرێ پشگیری زیاتر بکرێ ئەیان توانی بە ڕێزگرتن لە مافی مرۆڤ بە ڕێزگرتن لە حقوقی ژن بە ڕێزگرتن بە دابینکردنی یاسای پێشکەوتخوازی هاوسۆزی جیهان زۆر لە خۆیان ڕابکێشن بەڵام بە پێچەوانەوە ڕۆژ بەردوای ڕۆژ ئەگەر ببینین ئەوانە پێچەوانەوە دەکەن هۆکارەکەشی ئەوەیە ئەوانە فێر بوونە خەڵک بەس بێدەنگ بێت کەپ بکرێتەوە قسە نەکاتن لە کاتێکدا ڕۆڕۆی تاریخ بەوانە ناوەستێتن ینی کۆمەڵێک هاوشێنەی جیهانەیە کات خۆی کەتە وەفدێک دەهاتە ئەوروپا بە مانگ لەوە بەڵام ئێستاکە بە یەک چرکە مرۆڤ ئاگای لە هەموو ڕێکەوەکانی دنیاەیە بە ڤیدیۆش دەگاتە بەردەستی خەڵک بۆیە ینی ئەم دەسەڵاتە بەڕاستی ینی ئەوەی ئەو دەسەڵاتە گورزی لە کێشەی کورد داوە داژگەران پێیان نەکراوە چکو وێنێژی زۆر خراپیان ئەزمموی دەوڵەتێکی نەتەوەی کوردی تەرخە ئەوە کرد کاگە شەمال سەر ڕای هەبوونی یاسا وەزارەتی داد وە کۆمەڵێکی دادپەروەری زۆر دوای ماوەی کە ئەو کارەساتانە قەمێبوون منە کوشتنی ڕۆژنامە کوشتنی ژن دوای ماوەی کەیسەکەی داخرێ ئەو کاری ئەما گەڕنیتەوە بەچی جەناب
معلومە سیستەمی دادوەری لە کوردستانە وەکو هەموو جونگەکانی تری دەسەڵاتداری لە کوردستانە کۆنتترۆل کراوە لەلایەن ئەم گروپە مافیایانەوە کە خۆیان بە حیزبی سیاسی داهێن و ئێستا دەسەڵاتیان لە کوردستانە بەدەستەوە گرتووە ئەمانە هەموو جونگەکانیان کۆنتترۆل کردووە بمافیها دادگا دادوەرەکان خۆ سەر بەخۆنین خۆ مستەقل نین ئێستاوە تابینین ئەم ڕۆژانە لە دوێنێەوە بانگەشەیەوە کرێکاوە فڵانیان هێنا بەردەمی دادگا و خەریکن شایە جێڕن و ئاهەنگی جێڕۆمانی لە حاڵێک ئەمە مەسلەیەکی زۆر سادە بوو ئەما بۆیە 3 هەفتە 4 هەفتە لەمەوبەر بکرایە مەسلەکە ئەوەیە کە دانانی ئەم دادوەرانەوە ئەو شێوازەی کە ئەم سیستەمە دانراوە لە بناخەوە بەشێکە لەو حاکمیێتە مافیایی کە لە کوردستانە هەیە ینی تۆ ناتوانی معاملەی سیستەمی دادوەری لە کوردستانە وا بکەی کە ئەو مستەقیل لەسەر بەخۆی لە هەموو ئەوەی کەوا ئەچێ بەڕێوە مەزانین 22 ساڵە دەسەڵاتێک لە کوردستانە دامەزراوە ئەحزابێکی چەکدار هاتن دەسەڵاتێکیان دامەزران بۆ بەرژەوەندی خۆیان بۆ قازانجی خۆیان تەواوی سەرۆت و سامانی و کۆمەڵگایان خسۆتە ژێردەستی خۆیانەوە و چینێکی سەرمایەداریش کە لە کوردستانە هەیە لە پاڵ ئەمانە حەساونەتەوە و باقی خەڵکیش بێمافە و باقی خەڵکیش بێ ئازادیە بێ سادەترین پێداویستە وەختێکیش شتێکیش بە خەڵکێک بە خەڵکە بەخشێ وەکو منەتێک وەکو ئەوەی کە لە جیرفانی خۆیان هاتبێتە دەرەوە ئاوا مامەڵەیەکەن ئەم دەسەڵاتە کاوا دروست بۆ سیستەمی دادوەریشی لەگەڵ خۆیان هێناوە بەم جۆرەیە کردنا ینی زۆر ئەم کەیسانەی کە ڕوویداوە لە کوردستانە شتی زۆر ئاشکران ئەو ڕۆژە هەر کاقادر لەو خۆپیشان دانی ئێرە باسی کردوەوانە وەختێک فرانسۆ حەریری تیرۆر کرا کۆمەڵێک تیرۆریست و تیرۆریستی ئیسلامی لە هەولێرە ئەو کاریان کرد لە ماوەی 72 سعاتە گروپەکەیان دۆزیەوە بەڵام تۆ سەردەژ عوسمان لە ناو شاری هەولێرە بەبەر چاوی هەموو کامێرایەوە کە لە شەقامەکانە هەیە چکە ئێستا تقریبا کوردستان هەمووش کوج و کە لەبەرێکی کامێرەیەکی تایە اختیتافەکرێت ئەفرێنرێ خرێتە ناو سیارەوە بە بازگەکانی هەولێرە کە قوش پیات تێپەڕ نابێ ئەڕۆن ئەچێت لاشەکەی برێ بۆ مووسڵێوێ فڕێ ئەدرێ ئەوە 3 ساڵە بانگەشاکەینێکی نەک هەر ئەوەی کە کەیسەکە حەل ناکات ڕۆژنامانەکەی ئیسرائیل کوردیش تەسلیم یاران کراوە لە هەولێر دەستگیر کرا بەڵێ هەموو ئەوانە سیستەمی دادوەری لێرە لەکوێیە دادوەری گشتی لەکوێیە ئەساس دادوەری گشتی نەک هەر بە ئەرکی خۆی هەڵناسی تا هاتن لیژنەیەکیان دروست کرد گوایە ئەمە حقایقەکان کەشفەکە خەریک بوون تۆمەتی تیرۆریستیان جارە بدەن بەسەر سەردەشتی قوربانیە کە ئەمە حقیقەت و واقعێتە نا سیستەمی دادوەری ئەساسەن وەکو هەموو جونگەکانی تری ئەم دەسەڵاتە وەکو هەموو دام و دەستگاکانی تری ئەم دەسەڵاتە پێویستی بەوەیە سەر لە نوێ دووبارە دابڕێژرێتەوە سەر لە نوێ دووبارە لەسەر بنەمایەکی دروستی ئەمڕۆیی دابڕێژێتەوە کێشەکە باش کاکە شەمال جەنابەت پێت وایە ئەوەی کە ڕوبەڕووی خۆیانە بێتەوە بە زووترین کات دەتوان تاوانبار پایەکە بەڵام ئەوەی کە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە یا ڕۆژنامەوانێکە بێتەوە ئەمدەن یان ونیەکەن یان چۆن ئەزانی بۆچی مەسەلەکان بکەین کاک نەجما ئەم مەوزوعە ڕێک و ڕاست دیارە لە پشتی ئەم تیرۆرانەوە دەسەڵات خۆی وەستاوە لە پشتی ئەم تیرۆرکردنەوە دەسەڵات خۆی وەستاوە دەسەڵات جا ئێستا خەڵکێکی مەسەلەڵێ لەوانەیە مەکتەبی سیاسی فڵانە حیزب ئاگای لێنێ خەڵک چکاری بەوەیە دەسەڵاتی ئەم ئەحزابانە خۆ لە دەستی حتا لە دەستی مەکتەبی سیاسی شانەماوە من بۆ خۆم بۆ توێژینەوە چوومە بۆ کوردستان شتی زۆر سەرسوڕهێنەر لە کوردستانە باسەکرێ کە بەعزێ جار مافیای هەندێک کاڵا و کەلوپە لەوانە مەسەلەن بۆ نبوونە نەوت هەتا لەژێر سەیتەرەی مەکتەبی سیاسی حیزبەکانیشان نەماوە جۆرێک تۆڕی بەرژەوەندی دروست بووە چکە دەسەڵاتی مافیای خوارەوە نییە وەکو مافیاکارەکە مافیای پشکۆلە دروست دەکا لەم قوشبن لەو قوشبن لەو کسوچوو کە لەبەری کۆمەڵگا یعنی بەواقعی ئەم دەسەڵاتە خەتەرێکی زۆر گەورەیە بۆ سەر کۆمەڵگای کوردستان چونکە ئێستا مەق لە قەیرانێک کاژین لە کوردستانی عێراق لە کوردستانی عێراق لە قەیران ئەم قەیرانی ئەم دەسەڵاتەیە نەقڵ بووە و مەسەلەکە بزەبت ئاوایە کە ئەمان خۆیان وەکو دەسەڵاتێکی مافیایی متەشعب وەکو دەسەڵاتێکی چەند سەرەکە هەتا خۆشیان جاری وا هەیە بۆیان کۆنتترۆڵ ناکرێوانە تاوانی لەم بابەتە ڕوئەیە بەڵام خۆیانن لە پشتیەوە هەر بۆیە شارێتەوە هەر بۆیە دیار نابێت پاشارکی کیە کاکە شەمال بەدوا چوونەوە بکە بۆ کارە ساتانێک کە لە کوردستانە قۆمیان تۆ پێت وایە کە هیچ کەس نێجی یاسایەک نییە کە بەدوا چوونەوە بکە من پێم وایە کە منەکردنی عیلاج لە چوارچێوەی ئەم سیستەمەیە کە لە کوردستانە حاکمە
من دیارە مەبەستمەوە نییە کە گوشار دێنین بۆ دەسەڵاتی دادوەری گوشار نێنین بۆ حزابەکان هەموم کارانەمان کردو لەو کارانەشە هەتاوەتا خەریکە دەستکەوتیشمان بەدەست دێ من بۆ خۆم با لێرە ئەوە باسکەم کە چوونی ئەم تاوانبارێک بۆ دادگا بەو پلەپایەوە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ ئەم جوڵانەوەی ئێمە بەڵام منەکردنی چارەسەری ڕیشەیی بۆم کێشانەی کوردستان لە چوارچێوەی ئەم سیستەمەیە بە بڕوایم کارێکی دروست نییە ئەوەی کە ئەتوانێت عیلاجی ئەمە بکە ئەو لاوانن ئەو گەنجانن من لێرە ئەگەر ئیجازە بێک بە کورتی لەسەر مۆزوعێکی دیاریکراو لەسەر ئەم تیرۆرە سیاسیانە قسە بکەم ئەم تیرۆرە سیاسیانە دیاردەیەکن تەنها یەک ڕووکاری نییە یعنی وەکو هەموو تیرۆرێک وەکو هەموو تاوانکارێک تاوانبار بەرپرسەلەوەی کەم تاوانی کردووە بەڵام ئەم تیرۆرە دیاردەیەکە ڕووکارێکی ئەو دیویشی هەیە ڕووکاری ئەو دیوی چییە کاوە بێدەنگ نابێ سەردەشت بێدەنگ نامێ سۆرانی مامەحەمە بێدەنگ نابێ بێدەنگ نەبوونی ئەمان بەشێکە لە لەوحەکە بەشێکە لە تابلۆکە بێ ئەمەش بزانین یعنی مەبەستمەوەیە کە ئەگەر کاوە بێدەنگ بواە بەخۆی لە ماڵەوە دانیش لەو کونجەشە ناژیا کە تیاژە لەو ڤێلایەکە بینیمان ڕستمەکەی چۆنە نا لە ڤێلایەکی واقعیە ئەژیا لە ڤێلایەکی باشە ئەژیا پاری باشی بەس کاوە بێدەنگ نابێ نەوەیەک هاتوۆتە دەرەوە لە کوردستان ناتوانێت بێدەنگ بێ ئەمە مەسەلەیە یعنی نەگەوەی کە ناوێ بێدەنگ بێ ناتوانێت بێدەنگ بێ چونکە ئەو نابەرابەری کە لە کوردستانە هەیە نابەرابەریی زۆر زۆر واقعیە ئەم نەوەیە ئەرچی سەرشانێتی ئەم مشکلەیە عیلاجکە بەڵام چۆن خۆی لە گروپی فشار دەرکە خۆی لە گروپی گوشار دەرکە ئەم نەوەیە فێری ئەوە نەبێ گوشار بێنێ وەکو چۆن کوڕێک لە باوکی ناڕازیە چێ شەق لە دەرگا هەڵەیە تووڕە ئەبێ ئینە بێ بۆی کەەوە باوکی کارەکانی بۆ بکە نە ئەم نەوەیە ئەبێ فێر بێ ئایندەی کوردستان هی ئەوە خەباتی نگاتیو نەکە خەباتی پۆزیتیڤ بکە خۆی ڕێک بخە ئەم کارانەی کە ئێستایکن ئەمانەی ئەم ڕۆژانە ببێ بە هەوێنی خۆڕێکخراوکردن لە هەموو جێگەیەکە کۆمیتەکانی ناڕزایی دروست بکەین ئەمە بێ بە بنەمای ئەو دەسەڵاتی کە ئەبێ لە ئایندەیە جێگەی ئەمانە بگرێتەوە چونکە من کولن قاتعاً باوەڕم بەوە هەیە ئەگەر 22 ساڵ لەمەوە پێش بە دەلایلی ئایدۆلۆژی و فکری و بچیت بۆ قەناعەتم هەبێ پاش 22 ساڵ زۆر کەسی تر هەن لە کوردستانە هەتاکو ئەو فکر و ئەو تێڕوانینەی منیشان نەبێ بەڵام ڕۆگەشتم بۆ قەناعەتە کە ناکرێت لەگەڵ ئەم سیستەمەیە ناکرێت ئەم سیستەمەی بگۆڕێمە بەسمەوە نییە ئەم ئەحزابانە ئەبێ لە ناو بچن یا نازانم لەم بابەتانەوەی گۆڕانکاری لە سیستەمەکەیە بکرێ و ئەمەش بەو لاوانە ئەکرێ کە خۆیان بە گروپی فشار نەزانن خۆیان بە تاوان لێکراو نەزانن بە تەنها ئەوان بەشێکن فاکتەرێکن ئەوان ئەکتەری ئەم شانۆیە خۆیان بە ساحیبی شتەکە بزانن ئایندەی کوردستان هی ئەوانە ئەبێ بۆ ئەوان بێ خۆیان ڕێکخەن دەست بنە دەستی یەک گروپەکانی ناڕەزایی لە هەموو جێگایەکە دروست بکەن ئەم شەبەکە و تۆڕانە فراوانکەنەوە و بیکەن بە نەوات بیکەن بە بنەمای ئەو دەسەڵاتی لە ئایندەیە ئەتوانێ کەرامەت ئازادی ماف و شخصێتی ئینسانەکان پارێزی هەربژی کە شەمالیان دیارە من ڕاستەخۆ هەر پرسیارێک ئاراستەی هەرکەم لە بەڕێزتانەکەم ئەتوان نەگەر شتێکی ئیزافەتانوە بۆ یەکترینیش باسی بکەن کاگە قادر هۆکاری ترۆکردنی کاوە گەرمیانی وەکو ڕۆژنامەوانێک بۆ چی گەڕنیتەوە جەناب لە دەڤەری سەوز لە دوای 2003ەوە پێشتر لە نوتیەکەوە کاک نەزمە لە هەردوو دەڤەر خەڵک تیرۆر کرایانی ئەم لە دەڤەری سەوز عەلی وۆسکانی یەکەم کەس بوو دوای ئەوە شەید حەمەحەلاق مامۆستا ئەمین و پێنجکادری کۆمەنیست و بڕۆ دوێ تاوەکە یشتە کاوە گەرمیانی بەڵام بەشی شێر زیاتر پارتی دیموکراتی کوردستان بۆ هەر لە حاکم تەحسینەوە تا دەگە سادق ناوێک بوو لەگەڵ برادرانی پەکە دۆستایەتی هەبوو سەرۆک خێڵێک بوو پارتی تیروری کردەوە لە 92ەوە دەستی پێکرد مەسەلەکە شەید ڕۆڤ ئاکرێ و پارتی زنجیرەیەک تیرۆر یەک لە دوایەکی لە بادینان کرد بۆ سەرکوتی دەنگە ناڕزایەتەکانی بادینان شەید ڕۆڤ و ڕێناسی زەحمەتکێش بوو نەزیر عومەری کۆمەنیست بوو یوسف فرانسۆ یوسف شامە و ئەو بوو نەسیری حزبی شوعی بوو پەڕی ئیتر ئەوەی کرد تاوەکو لە کوردستان و لێرش گەیشتە شەید سەردەش دوایین ئەوە بوو کۆی ئەو زنجیرە تیرۆرانە بەڵام لە پارتی ئەو گورزە گەورەی ئێعلامی و ڕەخنەی و نێودەوڵەتی کە دەسە پارتی تا ڕادەیەک پارتی وەستاند کە ناتوانێت کۆن تیرۆر بکە لە دەڤەری سەوز بەڕێی من ئەوی وەی کرد کە شەید کاوە تیرۆر بکرێت دوای غیابی تاالبانی فەوزایەکی زۆر گەورە دروست بە لە ناوێشێتی ئەو مافیا بچووک بچووکانە هەر کەسە تەسفێ ئیساباتی خۆیە کرد ئەمە خاڵێکە لەو خاڵانە زۆر کەسیان کوشت لەو ماوانە یان قەزیەکانیان
زیندە بەچاڵ دەکرێت دۆستیەکاندا دەخرێت وەکو پاسەوانی تاالبانی وەکو خالیدی خولەسوور وەکو تاقیکردن نەشا سواری ئەو مەڕەوە هەوایان زانی دۆستێکی شەید کاوەژ وەکو هەموو ئەو دۆستیانە دەبێت لە کاتێکم دەمێ ئەو خاڵە بڵێم هەرچ خەڵکێک تیرۆر دەکرێت ڕەنگی هەمومان پێمان ناخۆش وەکو پرەنسیبەکی مافی مرۆڤ وەکو ڕێگایەکی خراپ کە دەگیرێتە بەڵام دەنگانێک کە لەسەر مافی خەڵک بە جواب بێن کە پاک بن ئەو خەڵکە لۆیان دەهەژێ وەک ئەوەی کاوەی کە باشترین نمونەیە کاوە کەس نەیدەناسی بەو حەجمەیە بەڵام کاتێک خەڵک دیتی ئەو کوڕە هەژارە شەڕی ئەو مافیایانە دەکات بەو پاچەی بەو هەژارەی ئەوە دەبینین من پێم وایە لە 22 ساڵی ڕابردوو هیچ ناڕزایەتێک بە ئاسی شەید کاوە بەرز و بەرفراوان نەبووە و ڕادیکاڵانە نەبووە لۆ لەبەر خەڵک ئەو دەنگانەی خۆش دەوێت کۆمەلگای کوردی چەندە بێتاقەت بێت چەندە بێزار بێ بەڵام ئەو دەنگانەی ڕازگۆن لەگەڵی ویژدانی جوڵی بەڕاست ینی ئەو ویژدانە لە ناو کۆمەلگای کوردی سەرباری ئەوەی 22 ساڵە دەسەڵاتی کوردی هەوڵ دەدا موڕاڵ ئەخلاق یعنی ویژدانی تاچی کورد بدۆڕێنێتن و کاریگەری زۆر لەسەر بێشەخسیەتکردنی تاچی کورد کردیە ئینقلابەجی بەڵام خەڵک ئەو دەنگانە لە بیر ناکە دێتە سەرجواب بۆیە هەر دەنگێکی پاک ئەوە بێت ئەوە دەبێت خاڵش کەش کاک نەزمە من پێم وایە یەکێتی بە هەموو ئەزمموی خۆی هەوڵ دەدات تەجروبەی پارتی دووبارەگاتەوە پارتی بە ئەرهاب بە بارەگا سوستان بە تیرۆر تا ڕادەیەک زۆر لە پێگەی جەماوەری نەکەت هەوڵ دەزانێتن ئەو نەرمی و ئەو جیاوازی لە ناو دەڤەری سەوسە بوو بووتە هۆکارێک لەوەی کە یەکێتی دەنجی دۆڕاندووە لە کاتێکدا ینی هاوچێشەکان جودایە هەم لە ستراکتۆری ناوچەی هەم لەو هەناسە دیموکراتیکە لەو دەڤەرە هەبوو هەم لە جەماوەربوونی هەتا یەکێتیش لە چاو پارتی ینی یەکێتی هەوڵ دەدات لاسای پارتی بکاتەوە بەڵام ئەو کوردانی دەرێ مشک چاوی لە قازی کرد ئەوە بوو ینی وای لێ هاتووە یەکێتی فەوزایەکە بەڵام من پێم وایە ئەزمموی شەید کاوە دەرسەشی باش درا بە یەکێتی و سیگناڵەشی باشش درا بە پارتی کە دەست نەبەندە بە ئەو خەڵکانەی دەنجی خەڵکن باش خادر جەنابەت پێت وایە ئەمە لایەنە کە پلانیماندا ڕژەیە هەندێک کەس بە خاتی بەژەوەندی شخصی خۆی ئەو تاوانان ناکەن کاک مشکلەوە 22 ساڵە ئەوانەی سەرپەرشتی وڵات دەکەن لە ئاسی دەوڵەت نین کۆمەڵە کەسی تێکشکاو عسکەرتاری و گەیشتنە ئاستێک پێیان کفرە ڕەخنەیان لێ بژیرێ مەسەڵەن شەید سەردەشت خۆشتەشی فەنتاسیای نووسی بەڵام مەسەڵەن بڕیا بەدەستانی پارتی ماڵەی بارزانانی پیان کفرە ڕەخنا بە فەنتاسیاش لەوان بژیری ئەوان دەبێ بپەرێسترێن یعنی ئەو ئتیجاهە زاڵ بووە ئەمە لە شاخین و پارەیەکی زۆر و ئەسلیعەیەکی زۆر و هێزێکی سەکداری زۆریان لە دووە خەڵک لە بەریان پاربۆی ئەگەر ڕەخنەیەکیان لێ دەگیریوەتە دەگەن ئەوانە کفرێکی سیاسی لە بەرامبەریان کراوە لە کاتێکدا سەردەمی هەندێک نماوە ئەو سەردەما هەموو کەسێک قابلی ڕەخنەگرتنە ئێستا سەردەمی پیرۆزکردنی هیچ کەسایەتێک لە هەموو جیهان نماوە نۆرێ بۆیە ئەوانە ینی لە ئاستی ئەوە نین وە تێدەگەن کە ڕەخنەیان لێ بگیری ئەمە ئیهانە کراون لە کاتێکدا ئەوان بۆ خۆیان بۆیان هەیە تاوان دەکەن دەگرن تاڵانی وڵات دەکەن وڵات بەبێ یاسای قەیران هەرە گەورەکەش نەبوونی یاسایە من پێم وایە ئەوەی ئەو ڕوویدا ئەوەی ئەو دوسێ ئەو هەفتە ڕوویدا سەرکەوتنەکی زۆر گەورەیە لە بۆ خەڵکی کوردستان با من ئەو خاڵە ڕوونکەمەوە ینی هەم بانگێشەکردنی ئەندامێکی مەکتەب سیاسی یەکێتی وەگرتنی ئەگەر لە 24 سەعاتیش بی ئەمە سەرەتایەکی نوێیە لە بۆ خەڵکی کوردستان چکو لە 22 ساڵی ڕابردوو دەیان تاوان ڕوویدایە دەیان بە ئاشکرا و نیمچەنهێنی یەک کەس نەبردرایتە دادگا جگە لە دۆسیەی شەید ڕێناسی زەحمەتکێشان کە مانگێک دوو کەس گیران دوای ئەوە پارتی ئەوانیشی ئازاد کرد کەس نەگیراوە ئەمە سەرەتایەکی نوێ لەو ئاستە پلەپایە و دەرەنجامی فشاری خەڵکە ئەوە نەوەک بڵێ دەستکەوت ئەگەر ئەو فشارە جەماوەریە نەبایە یەکێتیش بێدەنجی لەو دۆسیەیە دەکرد بەڵام زەختێکی نێودەوڵەتی نەودەوڵەتی شەیە زەختێکی ناوەخۆشەوە شەقامی کوردی واگەشە دەکات نەگەزیر کە ڕۆژ بە ڕۆژ قسەی خۆی هەیە لە دەرەوەی هەموو ئەو حیزبانەشە هیچ ئەزمێک ڕێبەراتی ئەوەش ناکاتن دوو ئەوەی سەی سادق ئەگەر سیر بکەین سێ کەستوانیان سێ بەرپرس دەست بچێشنەوە 22 ساڵێ یەک بەرپرس کاک نەزمە لەژێر فشاری خەڵک دەستی نەچێشەوە بە عەفدەی شوباتشەوە ئەو خوێنەدرا بەڵام ئێستا سێک بەرپرسەوە بووە دوێنێش لە کەڵک سەرکەوتنیش کەوتۆ مارکرا بۆیە هەست پێ دەکرێت ئێستا
کۆمەلگای کوردی شەقامی کوردی خۆی ڕێک دەخات هەموو بیر و بۆ چوونێکە لە هەموو حزبەکانی تێدایە بەس ئەوانەی دینەمۆی شتەکەن ئەو خەڵکە ئازادی خوازن هیچ حزبێک ڕێبەرایەتیان ناکات. دیارە بەڕاستیەتی یاسا سەرۆر بێت دموکراسی بەرەو بچێ بە قازانجی کۆمەلگا بە قازانجی لایەنەکانە کاتیەوە نەماوە دنیا بەرەو شتێکی ترە ڕوا بەڕاستی. ئایزان و خۆشەویستان بەردەوامین لەسەر باسەکەمان کوشتنی ڕۆژنامەوان بە گشتی و کوشتنی کاوەگەرمیانی بە تایبەتی ئێستش تەلەفۆنەکان ئەکرێتەوە ئێوەی بەڕێز دەتوانن پەیوەندیمان لەگەڵا بگرن میوانانی بەڕێز کاک قادر نادر و کاک شەمال عەلی چالاکی سیاسی لە ستودیۆ ئامادەن. کاکە قادر جەنابەتان ئاماژەت کرد بە هەندێک شتی مثبت لە کەیسی کاوەگەرمێنیا پێت وابێ ئەم کەیسە سەرکەوێ بە قازانجی کاوە بنەماڵیان وەکو ئەوانی تر بێدەنگی لێ بکرێت. من پێم هاتە ساوزارەی ینی ئەگە سیر بکەین ئەمە هەمومان لە ناو دۆستیانە بووینەوە 22 ساڵان لەو بەرێ خەبات دەکەین. دۆستی شەید کاوە ئاسی ناڕەزایەتەکان لە کوردستان و لە ئەوروپا هەم لە ڕووی شەقامەوە گەورەترە ژمارەکان هەم لە ئاستی شێوەی ڕەخنەگرتنی خەڵک جورئەتی زیاتر تێدایە و هەم ئاسی نێودەوڵەتی ناڕزایەتەکان بەرفراوانتر بووە. مەسەڵەن من دەزانم لە شەهید سۆران 2 پەرلەمانتاری سویدی واژووی کرد لە ئی شەهید ئەوە 8 پەرلەمانتار واژووی کرد بەنمونە ینی بەس لەوەی شەهید کاوە 16 پەرلەمانتار واژوو کرد لە ماوەی 48 سەعاتی و 5یان بەرپرسی سیاسەتی دەرەوە بوون ینی 5یان نوێنەری حیزبەکانیان بوونە ئیمزایان کردووە ئەوە جگە لەو هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیە. دوو بۆیە دەرسەکی وەکو گوتمەوە بوو دوو تواندرا تاوانبار دۆستەکەی بکرێتەوە تاوانبارێک گیراوە و بەرپرسێکی باڵاش گیراوە ئەمانە هەنگاوی نوێن بەڵام من بڵێم وەکو سویدی لێدێتن بێگومان نەخێر بەڵام سەرەتایەکی زۆر دڵخۆشکەرە کە ئەو هێزە شەقام و خەڵکە ئازادی خوازۆ ئەو مینبەرە میدیانەی کە هەیە توانیان تەجروبەیەکی نوێ بکەن کە من دڵنیام تازە ناگەڕێتە دواوە. سواز کاخەگیان دوو تەلەفۆنمان لەگەڵای بەڕێز بێستون لە بەستۆرەمان لەگەڵای دوایی کاگەرش لە نەورۆژ تکاتان لێکەمە و کەسانی کە تەلەفۆنەکەن ڕەخنەکانیان بەجێ بگرن ڕێز لە هەموو کەسایەتیک و هەموو لایەنێ بگرن بۆ ئەوەی ڕەخنەکانیان جێگەی خۆی بگرێ. کاگە بێستون گیانم کاتت باش. کاکە سەلام عەلیکوم سەفین لە بەستۆرە سەفین. ناوت چی بوو جەنابەت؟ ناو سەفینە سەفین کاکی نەجمەدین. چەتین بەڵێ فەرموو بەڕێزم فەرموو. خۆشی دەکەم کاکی نەجمەدین وە بە خێراتنی میوانەکانیش هەر بژی کاگە سەفینی. برا گەورەی وەڵی ئینشاڵڵا هەر دەمینێ لەو بەرنامە جوانانە من برادرێکی مەسوولە لەگە ئەو مۆزوعایە کاکە پێی گوتم گوتی کاکە ئەوانە سەر ئەمریکا و ئیسرائیلن وەکو میسر و وەکو دەوڵەتانە ئێستا ئەمریکا ئیشی بەوانەیە جارە دەرێ بکوژە ببڕە تاڵانکە مشکلە نیە کە ئەمریکا بەرژەوەندی نێمالەگەریان بێکسیتە ئەوانە دەڕوخێنی دەرە سەر دەشت ماڵین گویان نەکوش با فران کە دەتیان نەکوش با دەرێ هەستە لایەندا ئەوە دەرێ ئەمریکا ئیشی بەوانە برادرەکە مەسوولێکی گەورە بەس بۆتی تخوا ناوەکەم مێ. بەڵێ فێما بێت تەلەفۆنەکەی بڕا کاکە سەفین بەڕێز هێرشمان لەگەڵایە لە نەروژەوە کاکە هێرشیان و کاتت باش. ئەف کاتیاواژی باش ڕێزی سڵاوێت من بۆ کێکی نەجمەدین و میێوانێتوی هێرش نێروەی مەکێکی نەجمەدی لە دیارە ژوورە کۆنتڕۆلی هێرش نەروی چ نویسیالێ من مشکیلا گەل هەندێنینە نزانم کە من وەختی چەندە هەیە کاشم ئاخنێت خۆ بکەم لە هێویدارم تووشی 2 دقیقە زێدەش وەختی بدای ئەمەش بۆندێک واژی بشێم ڕای و چونێت خۆ سەرافنە هەوا بکەم کەرەمکە پێشەکی وەختنێت ئەو هەردوو میێوان بێژن گەلێک ئاخنێت جان هەنە گەلێک ئاخنێت واسانێک و حاشایی لێنەوەیتەکردن ڕاستیەک بە تێدا هەی لێ نزا بۆ من گەلێک جهێت داخەیەت ناف میدیایا کوردی هەمی گاوە ئەف میدیایەت بوو بێژین ئازاد ئان سەر بخۆ ئەف میدیایە دەسەڵاتێ ئان ئەف میدیایەت بوو بێژنە میدیا سیبەر تنێ بەحسندێ تێتەکردن هەرێک خوب پاقشکێت ڕەخێدی دانیتن یعنی کەسێکی تاوانبار ئەف مدوێت پرسیارێکی بۆوان هەردوو میێوان دارێت داوێت نکە حاضر ئایا میدیا کوردی ئان جەنا بێوی ئان ئەس ئان تو ئەم شیای ناوێ باوەریت ناوبەینا میدیای و دەسەڵاتێ ئان ناوبەینا نەتەواخوب و نەتەوەمە باوەریت میدیای هەبیتن ئەس گەل هەندێنین و ڕۆژنامەوان کەوا هەوتێ شەیدکردن کارێکە کوچکێترینەش کارێ سەدامی کردی لێ ئەس گەل هەندێمە
ڕۆژنامەوانیژی تڤیا بزانیتن وەختی ئازادی هەبیتن نە ئازادیە خەلکێکی بی پێشێل کرد ئەس هەر دوات بێژم هەگەر چەند ئەف دەستهەڵاتە یا خەلەت بیت و ئەون وان کوشتنا وان تەواناتکیان لێرگەل هەندێ تڤیان بین چارەسەریە بگەڕین ئەم دەشین پرەکینا بینە دەستهەڵاتی و کە ڕۆژنامەیەکێکن و ئەف ڕۆژنامە بشێتن ڕەخنا خەلکی و گازندا خەلکی بگەینتە دەستهەڵاتی دەستهەڵات سینگێکی بەرفرە بێ ڕەخنێوەگیریت لێ باش بزانە لە کوردستانê ne mîdya ne rojnamevan ku tu bişî bijî evê serbixweya bûçûna min eşên bêjme te rêja sifir salê me ne rojnamevanê bêlayan heye ne rojnamevanê serbixwe me heye ew rojnamevanê evrûke bêlaya jî taxivît ew rojnamevan bûye ew hetadî û pêr gel partî wêkediye hiç imtiyazek dest ve nehatî şinî ku xwe paqiştiya tu radbît navê mîdyaya rojnamê taxivîtin هەزر نەکەم کو ئەس تشتا دەستهەڵاتێ دگیرم کو کوشتنێ بکەن ئەس تشتا ڕۆژنامەوانی نەگیرم نە لێ دەما کو مرۆڤ بڕیارێ دەدنا ناقسێتکە تڤیا پیشدانانە قسە بکەتن بەر هەندێ من دیت کو ئەس هەردوو لایە دیارکەمە بە لێ ئەس بێژم حیف و مقابم بۆ دەستهەڵاتێکێ کو چ نەشێتن جاوا ڕۆژنامەوانێکی دەش بلی کوشتنێ حیف ئەو نەدەستهەڵاتە بڕاستی لێ هیڤیاوێ چەندێ دلێت مەل گەلمێشکێ مە ویژدانێکی چێگەن ئەو ویژدان بۆ خۆ نیشتیمانێ مە بیت نەبوو بەرژەوە دێت تاکە کەسی و فەڕەحیزبی و تشتین تاکە شخصی بن هیڤیدارم درێژ نەکردوی جارێکا دیڕای و احترام بوو تەم هێوانێت تا وەختێکی خۆش بووە هەر بژی گەلێک سپاس ji بۆ تەبلێبوونا بەڕێزەش کاکە ئاراممان لەگەڵایە لە سوێدەوە کاکە ئارامگیانە و کاتت باش کاک نەزیجان کاتۆ باش سڵاوات بە خزمەت جەناب مامۆستای بەڕێز و بۆ دوو خۆشەویستانە مامۆستایانی لەوێ تەشریفیانەیە هەر بژی بەڕێز بژی جانە کاک نەزم لێرە با ئێمەش وەکو گەنجێک بەشداری بکەن لەو داوانەی باشووری کوردستان و کوردستان بەگشتی داخەوە کوردستان وای داهاتوو ینی ئێمە وا پەیوەردەبووینە هەر لە کاتی ئەوەی کە شەڕی سارد و دوای شەڕی جیهانی دوو هەمووانە ئێمە کولتورەکەمان و حتا سەرکردەکانمان و حیزبەکانمان بە شێوەیەکی ستالی پەیوەردەبووینە ینی چۆن ینی ئەوەیە کە مەسەلەن من پێم ڕەخنە لە جەنابەت بگرم جەنابەت پێت ناخۆشە ئەوە لە نێو کولتوری بەوەش نییە کە ئێمە با لە ئەو پاش گەورە ببینوانە بەڵام بەداخەوە ئێمە واین یعنی ئێمە خۆمان نەهاتوین کۆمەلگا چارەسەر کۆمەلگاش بە چۆن چارەسەرکە دەویت من لە خۆم وا دەست پێ بکەم دەنا کۆمەلگام هەر بە خەڵکی بەڵام خۆت چاکە من خۆم چانەکەم کۆمەلگا بەم چانە بێت من لە خۆم خۆم دەست بکەم کە خۆم چا بکەم و شتێکی گەورەیە کە بەڕاستی حیزبەکانی کوردی بەگشتی وە بەتایبەت باشووری کوردستان وانەکە ئێستا ئەو برادرانە وایان بەداخەوە ڕاستە تەواو ئێستا بۆتە مافیایی لە کوردستان ینی من ئەوە دووهەمین جار 2009 دوای 16 ساڵ دەربەدەری ئەوانە چوومەوە کوردستان کە ئاڵای کوردستانم بینی لە هەولێر بەڕاستی فرمێسکە بەسایداتەوە بەڵام ئێستا پێم خۆش نەبستمەوە کوردستان بۆ لەبەرەوەیکە لە کوردستانەکە لە وڵاتی خۆت کە هەولێرە شاناوی دەکەی کاکە لەوەی پێش ینی وەڵ لێ دەکەن کە تۆ مەجبور دەکەن کە تۆ پارەی زیادی بدێ بۆی کە ینی حتا ناشێ من پارەی زیادی بکەین دەڵێ باری زیادی پێ بدی بە تۆ بارەکەت فڕدەی ئەخە لە هیچ شوێنی دنیاەوە نییە باشە من ئەگەر بە ڕێی قانونیم کە دەتوانی هەموو دنیای وایە کاکە چی دەیت ئەوەندەی دەبێت و ئەوەندە دۆلارێت و حەقی ئەوە بدەین حەقی بار بدەیت بەڵام لە کوردستان وە نییە لە کوردستان کەس بە کەسە لەوەی ینی بەداخەوە وامان هاتووە بۆچی توێکردنی شەید کاوە شەر ئەوەیە ئێمە چەندنا خەڵک کوشتەوە برادران ئاز دەکەن چەندنا خەڵک کوشتە کەس نەکتە پشتی تاوکان گوۆیە کوتیانە ئەوەش دەبژێنە ئەی خەڵک لەوانە ئێستا چۆن نەفەر هەڵستێتەوە لەنجێوان ناوزای دەست بڵێ بەڵام هەربوو نمونە بگەینەوە لە هەولێر بوو زۆر نامەوە کاتی درێژە بدەم بەڵام شتێکی زۆر سەی ڕوویدا کە بەڕاستی من ئێستا شۆک بوومە بۆ شێوەی کە لە هەولێر دیجی لە سەدارەدانی کۆماری ئیسلامی ئەو کوردانانەوە کرد چوونە 12 نەفەر چوونە پێش سەفارەتی کۆماری ئیسلامی پندرانشکان هەتێ ئەویش بە بڕوای من کارێکی باشیان نەکردەوە ئەو کەسان و کاریان کردووە کاکە حەوت کەسیان کردن 45 ڕۆژ بەوەیە کە محکەما بکەن ئەخە لە کوێ دنیای هەیە لەو ئەوروپایش خەڵکی لە زمانی سەدامیش خەڵک لێرە چۆ سەفارەتی سەدام حوسێنیش شکاندووە لێرە گوتیان لە 24 کاتژمە لە ئازاران کردوون بەڵام لە کوردستان لەوەی کە فڵانی
فلان کۆنسول دێنێشت چلوتەر ڕۆژ بێەوەی کە گوێ بدەنە بە هەموو دەنگی ناوڵای ئەو بەختانانی ڕاگرتن سپاس کاگارم گیان سپاس بەڕێز خەداڕەتم زۆرشانوانە بڵم کە بەداخەوە لە کوردستان ئێمە بە شێوەیەکی خراپە وەرەکەوێت مەمنون زۆر سپاس کاگە ئارامگیان بەڕێز سامی ئاگریمان لەگەڵای لە سوید کاگە سامی ئەو کاتت باش چاوەکەم بەڕێزم فەرموو بەخێراتی میوانە ئازەکان دەکەم زۆر سپاس ڕێز تایبەتم بۆ جەنابەت بەڕاستی پێ خوشحاڵم کە یەکەمی جارە پەیوەندی بە جەنابەتەوە دەکەم هەر بژی کاگە سامیان ڕێستە بەڵێ بەس کاک نەجمەدین من لەگەڵ ڕێزمێ بۆ برادرانە بیر و ڕا ئازاد هەر کەس بۆ خۆی چ برادرەی ئێمە کوڕی شەهیدین کوڕی شەهیدی پارتینە بەڵام ئێمە لایەنگری پارتینە دەبێت تۆزێ ڕێز بۆ حزبەکان کەزابنێ و کابرای دەبێت مەدرەکی لە لای خۆیەوە هەبێتن کە دەڵێ پارتی تیرۆریستە یان پارتی نازان چێ بە شێوەیەکی زۆر بابە تا کەی کورد یەکتری بشکێنتەوە کورد یەکتری نشکێنتەوە عیبە تا کەی ئێمە یەکتری بشکێنینەوە بۆچی باقی ناکە قسە هەیە بە مەدرەک وەگە مەدرەکێک تێشتێک بگەیە وەرە تەلەڤیزیۆن بە مەدرەکەوە قسە بکە وەڵا پارتی تیرۆریستە بەڵام تۆ مەشاعیری زۆر کەس دەڕوخێنی بەڕاستی من کوڕی شەهیدم من ئەو ئەزارم لە ڕێگای پارتیەوە بەڕاستیەوەی کردم کە ناخۆشە کە دەڵێ پارتی تیرۆریستە بەڕاستی بەڵێ بەڵێ کاگە سامیان زۆر سپاس قسەکرد نەما کاگە سامی نامسپاس دەکەم بەڕێزی تۆ زۆر ڕێز تایبەتم هەیە بۆ جەنابەت کورد یەکتر نشکێنێتەوە بەسە هەر بژی زۆر سپاس بەڕێزم زۆر سپاس کاگە شەمالگیان ئەگەر جەنابەتە و پرسیاری کە کاک بەڵێ سەبارەت بە میدیای کوردی مە برادەرەکە کاکێرش لە نەروژەوە کاکێرش بوو لە نەرویجەوە بەڵێ باسی میدیای کوردی کرد کە پێویستە میدیای کوردیش ڕێز لە ئازادیەکانی خۆی بگرێ ئازادی تاکە کەسەکانی تر پێشێر لەکە دیارەوە مەقولەیە کە گەر لە عموماوەری بگری شتێکی زۆر دروستە بەجێڕ لایەنگری ئەوەم کە حورمەت شخصیەت پرایڤەسی یا بڵێن ئەو شتە تایبەتەکانی ئینسان حورمەتی هەیە و نابێ ڕۆژنامەوانان ئینی بکەن بەڵام واقعیت ئەوەیە کە لەو حەکەی کوردستان تابلۆکی کوردستان ئەمەمان پێ ناڵێ من لە دیراسی خۆمە کە لەسەر میدیاکانی کوردستان کردم لە ساڵی 2011 بوو چوون بۆ کوردستان لەوێ لە ڕۆژنامەوانان خۆیان ئەم باسییان هێنا پێشەوە نزیکەی 940 دەستگای میدیایی لە کوردستانە هەیە بە تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامە و گۆڤار و هەمووی ئەمانە لە من 940 و لە تەقریرێکی تریشە لە 2010 دەرچووە باسەکە نەڵێن سندیکای ڕۆژنامەوانان ئەڵێ 821 دەستگای میدیایی هەیە لەمانە ئەوانەی کە میدیای پیاوەتری میدیای ئەهلی و لێرەیە قسە لەسەر ئەوانە کە ئەوان ئازادیەکانی تا کەس پێشێر نەکەن بە پەنجەی دەزەژمێرێن هەمومان توانین ناوەکانیان بڵێن ئێستا کامە میدیای ئەهلیە کە میدیای سێبەر ناڵێ میدیای سێبەر ناڵێ میدیای سێبەر ئەم مەسئولی پارتی میدیایەک دروستەکە گۆڤارێک دائنێ پارە ئەیە بە ڕۆژنامەوانە بڕۆ گۆڤارێک دەرکەن بۆ ئەوی مەسئولەکەی تری پارتی بشکێنن یا ئەم مەسئولی یەکێتی ئەوەکەوەمانە میدیای سێبەر نەمانە ڕفتی بینەوەی ئەس ئەو میدیا ئەهلیە کە قسەی لەسرە وەکە گوایە کەسایەتی خەڵکەکانە خاتە ژێر پرسیارەوە ئەمانە زۆر دەگمن و زۆر کەمن ئەمە یەک ئەحزابی سیاسی و ئەوانەی کە گوایە تۆمەتیان بۆ دروستەکرێت لە جیاتی ئەوەی هەتا جارێ باسی دادگاژ ناکەن کە یاساکانیان چۆنی لێ کردووە ئەتوانن بڕۆن لە هەموو ئەو میدیانی ترەوە کە بەدەستیانەوە تەلەڤیزیۆنی سەتەلایتە جەریدەی دەیان هەزار نوسخەیە مجللەیە هەموو ئەم کەناڵانیان بەدەستەوە ئەتوانن جواب بنەوە ئەمە یەک دووەم سەیری یاساکان بکەن یاساکان بۆ ڕۆژنامەوانان چۆنی ئامادەیە نەکام یاسا ئامادەیە ئەو یاسایی کە دەرکراوە لە پەرلەمانی کوردستانە بۆ ڕۆژنامەوانان ئەو یاسایە جێبەجێ ناکرێت کۆمەڵێک بنودی دیاریکرا هەیە بۆ نمونە مەسەلەن هێرشکردنە سەر ئەمنی کۆمەلگا ئەمنی قەومی ئەمنی نەتەوەی ئەوە لە ناو یاساکەیان نەهاتەوە بۆیە هەر کاتێک ئەگەر کەسێک تاوانێکی بەرەو ڕوو بکرێتەوە لەلایەن دادگاوە ئەو یاسایە خەنە کەنارەوە دەلایلی واقعیشانە لە ناخر باسی نەکراوە ئەم تۆمەتە ئەو کەسەکە ئەم تۆمەتەی داوەتە فڵانە ڕۆژنامەوان ئەم تۆمەتە لە خۆ لەم یاسایە باسی نەکراوە ئەچن یاسایەکەی بەعز دەرێنن هی ساڵی 1969 یاسای عقوبات قانونی عقوبات بەو یاسایە ڕۆژنامەوانە خەنە زیندانەوە ئەو ڕۆژنامەوان غەرامەی پشتێنی بەسەرادا ئەسە پێوە تا ئەسە بینیمانە چەند کەس لەم بابەتانە هاتووتە پێشەوە هەموو ڕۆژنامەوانانی کوردستان هەموو سەرنووسەرەکانی ئەو ڕۆژنامە ئەهلی و ئەو کەناڵ ئەهلیانە کوردستان هەموو ئێستا قەزایان سەرەوە کاگەشەوە بزانین سندیکای ڕۆژنامەوانە ئەرکی چیە لەو بێناکەوەکو سندیکای و هەموو ڕۆژنامەوان لەژێر ئەو چەتران دوای دێمەوە خزمەتجانم کا قادر جەنابەت چ ڕوونکردنەوەی کتەیە بۆ کاک سامی ئاگری
ئەڵێ کورد نابێ یەکتر بشێنەوە ینی ئەمە زۆرم پێسەیرە یەکتر شکانەوە نییە تۆ ئەمە لە وڵات سویدین هاوڵاتی ئێرەن حەقمان هەیە ڕەخنە لەسەر گۆزیران بگرین تەماتە هێلکەی تێ بگرین هیچی نەکردووە ئەو هەموو خزمەتەشمان دەکا بۆ ئەو حەقەمان نەبێتن کاتێک 20-25 کەس زیاتر لە بادینان و لە دەڤەری هەولێر تیرۆرکرا یەک کەس نەگیراوە یعنی باشە ئینسانە گرنگترە یان ئەوە تا بڵێ ئەو حیزبە تۆ ئەو ئۆتۆماتیک هەموو ئەوانەیە دەڤەری سەوز تیرۆر دەکرێت کە تاوانبارەکان نادۆزرێتەوە چێتی لێ بەرپرسە لە دەڤەری زەردیش پارتی لێ بەرپرسە ئاگەسانی باسی دکۆمنتەکە ڕێی جەنابەت چییە؟ ئاخر دکۆمنت چێ من ڕەوف کامل مەسئولی من بووە تیرۆر کرا لە 93ەوە ئاگام لێ بووە دۆسیەکەی چۆم بووە لە 93ەوە دۆسیەکەی داخراوە یعنی دکۆمنت چێ نە یاسا هەیە نە لێ پێچینەوە هەیە نە دکۆمنتی من لە چێ پێدا من دەیان دکۆمنت باسەکرێت 6,000 ملیۆن دلاری ئەو خەڵکەی بردرا لە تەلەڤیزیۆنەکان دیار کرا باس کرا ئێستاش نەمازانین چێ 6,000 ملیۆن دلار 6,000 ملیۆن یعنیکە 6 میلیارد دلار ڕۆژانە لەو میدیانەی کە پێیان دەڵێن تەشهیر دەکەن بە هەزاران بەڵگە بڵاو دەکرێتەوە بە بەردەوام یەک بەرپرس نەدرایتە دادگا تۆ ئەمە دەسەڵاتە هەیتت لێرەش سەرۆک وەزیران لەسەر شوقەیەک دەرکرا دیتمان ببوورە ئەو سەرۆکی سۆسیال دیموکرات سەرۆک وەزیران لەسەر 50 دلار دەردەکرێت بچووکترین هەڵە دەکەن لەسەر ئەوەی کە بەڕەش لەسەر بەکارێنانی کار دێرە حیات شووە ینی لەو ماوانە سەرۆک وەزیرانی سوی لەسەر پارەی تەلەڤیزیۆن ڕوبەڕی ئەوە بووە کەچی لە کوردستان هەرچی با هەم دەوی هەر بەرپرسێکی پارتی و جدیش دەگرێەوە لە من تونترە بەڵام بەرپرسێک ناسرێتە زیندانەوە دیا کوری شەهید ئەمەش کوڕە شەهیدین ینی پێویست ناکە مزایدەی ئەوە بکرێتن ئەوە لە شاخ بووە ئەوە کوڕە شەهیدە سەرسەرێم ئەمەش کوڕە شەهیدین خۆ ئەو خەڵکەی کە ڕەخنەش دەگرێ ئەو خەڵکەش وەتەنی بووە خۆ خائین نەبووە پێچوان و خائینەکان نەوانن چاکسازیە کە ڕەخناگرێت ینی ئەوە مانەوە نیە تەسکێ بکرێ ئەو حیزبە بگرێ بکوژێتن باشە بم بڵێتن کە من دەڵێم لە بادینان لە دەڤەری زەرد یەک کەس نەگیرا با پێم بڵێ ئەو هەموو تیرۆرە کرا شەید ڕێناز بە ئاشکرا لە ناو مقڕی خۆیان پارتی چوو گرتی ئاڵای زەردی لێ چەقان دوو چەکداریان گرت کە هەموو کەس دەناسرێ پارتی ئازادی کرد چێ ڕەوف کاملی تیرۆر کرد چێ سەردەشی تیرۆر کردیا باشە لۆ قاعدە بەو هەموو عەجمادی خۆی جەریمەیەک دەکات بە 24 سەعاتیان بە 2 هەفتە پارتی کەشفی دەکاتن بنمونە باشە بۆ هەموو خەڵکە تیرۆر دەگرێت کەس ناگیرێ کەس نادرێتە دادگا لەوێ دەسەڵات خۆی چێ دەژێ پرسیار بۆیە تکایە واز لەوە بێنن ئێمە هەستی ئەمە لە ئەوروپان خەمی ئەو خەڵکەمان ئەگەنا هیچ یاسایەک لە سەمن جێبەجێ ناکرێتن و هیچ کێشەمان نییە ڕەنگی ڕۆژێک لە ڕۆژان ئێمە بۆ خۆمان ناو حیزبانە بووینە هاوسۆز بووینە لەگەڵیان بەڵام ئێستا وجدانمان ئازارمان دەدەکە دەبین خەڵک لە کوردستان بەو شێوەیە مامەڵەی لەگەر دەکرێتن مەبەست لە ڕەخنەوەی کە کوردستان ڕۆژ بەڕۆژ باشتر بێ خەڵک بە مافەکانی خۆی بگە ئەو خەباتە کراوە بەجێ خۆی بگە ئاوا تو هیوای ئەو خەڵکە هەژار و فەقیرە بێتە دیبەڕاستیکارێک نییە وایە کاگە شەماڵ کاگە قادر ئاماژەی کرد بە هەندێک تایبەتمەندی چالاکیەکان ئەم جارەکە بۆ کاوە کراوە جەناب تەگە تۆزەشی کەی تۆ تایبەتمەندی ئەو چالاکیانە کە تا بۆ کاوە کراوە جیاوازی لەگەڵەوەی ترە چی بوو ئەگەر ئیجازەم بدەی بەر لەوە کە جوابی وەڵامی پرسیاری بەڕێزی بەمەوە پرسیارە کرا لێرە لە یەکێک لە جۆگرەکانەوە پێم وابێ باسمان نەکرد و جوابمان نەدا ئەویش حەقی ئەوەیە کە جواب وەرگرێت کە باسی کولتوری کرد کولتوری خۆمان بووگەرامتی ڕخنە نەکەوتۆتە جێ بڵێ کولتوری خۆمان بگۆڕین هەرێکە لە شوێنی خۆی و دەست پێ بکە کە من پێم وایە ئەم قسەیە زۆرە کرێتەوە ئەمە لە کوردستانە کاتێک ئەکرێت کە تو دەسەڵاتە سیاسیەکە ئاڵ و گۆڕ پێبی یاسا بگۆڕە کەلتورە گۆڕێ خۆ گۆڕینی کەلتور لە ڕێگەی چیەوەیە کەلتوری ئەم وڵاتە کە ئێمە تایاژین ئێستا یەکتر قوبوڵەکەن و ئێمەکە لە دەرەوەی ئەم وڵاتەوە هاتوین و هاوڵاتی بەڕێزی ئەم وڵاتین وەگەل شوێنێکە بەخراپ سیرمان کە نەتوانین بچین دادگایان لێ بگرین یاخ کابرا خۆی ئەگەر پێ بزانن کە ئاوای کرد و خۆی تەریقە بێتەوە لە حاڵی خۆی ئەم کەلتورە خۆ لێرە وجودی نەبووە لە سەرەتا و بیدایەتەوە لەم وڵاتەیە لەم سویدیا وەکو وڵاتێکی تر لە بیستەکانە دراساتی علمیان کردووە لەسەر مەسەلەی فەرقی بینی ئەجناسەکان وانە کام جنس لە کام جنس پێشکەوتوترە ڕاسیزم لەو قۆناغەیە بووە بەڵام یاسا قانون هەموو ئەمانەی گۆڕیوە لە سویدا گەیانوێتی ئێستا ئێمەش لە کوردستانە یاسا قانون و دەسەڵاتی سیاسی ئەتوانێم کەلتورە ئاڵگۆڕ پێ بە نەگەڵی هەر یەکە لە جێگەی خۆیەوە دیارە هەرکەس باشە لە جێگەی خۆی کاری بکە کە کەلتوری خۆی بگۆڕێ بەڵام ئەوە یاسا و دەسەڵاتەکە ئەمانە کە من پێم وایە ئەم مەسەلەیە خاڵێکی زۆر مهمە کە زۆر جار دووبارە بێتەوە باسی بکەیت لە سەبارەت بەو شێوازە تازانەی کە دەستی بۆ براوە ئەم جارە ئێمە کاری هاوئاهەنگمان هەبوو
ڕۆژی 5 مانگمان دیاری کرد وەکو ڕۆژێک بۆ ناڕزایی دەربڕین لەگەڵ کوردستان و دەرەوەی وڵاتە لە لەندەن کرا لە ئەڵمانیا کرا لە ئوسترالیا کرا لە فنلەندا کرا لە سوید کرا لە هەولێر کرا لە سلێمانی کرا لە کەلار کرا لە زۆر شوێن ئەمە یەک هەستت کردتۆ خەریکی چوویتە قۆناغی شتێکی بە ئامانجە و ئاهەنگ ئەمە طبعاً ئەمە خاڵێکی زۆر مهمە و خاڵێکی زۆر لە پێشە کە پێویست وایە دەرسی لێوە بگرینەوە بۆ ئایندە سوودی لێ ببینی. مەسەلەیەکی تر ئەوە بوو کە یەکێک لەو شتانەی کە هاتە پێشەوە مانگرتن و لە بەردەمی دادگاکانە. ئەمە یەکەم جارە لەم جۆرە خۆپیشاندان و ناڕزایەتیانەیە قسە لەسەر ئەوەیە بڕۆین بەردەمی دادگا دامەزراوەیەکی حکوومەت. من دامەزراوی دادگام بۆچیە لە کوردستانە گەژیارمە پارێزی ملکەتی یاسا بێ بۆچیمە من دادگام بۆچیە بڕوا خەریکی نەقڵی عقارات و خان و کڕین و خان و فرۆشتن و نازانمەمانە بێت کە وەختێ ژنمارە بڕین و ژن تەواقان کە ئەو ژیانی من ناپارێزێ دادگا بێ دابخرێ. و ئەو ڕۆژە کە لە سلێمانیە هەنگاوێن هەڵگرت بۆی کەوا خۆپیشاندانە بەردەمی دادگا ئەمە پەیامێکی لەو بابەتانەیە کە من پێم باشە ئەم پەیامە تۆختر بێتەوە. بەڵێ ڕوون و ڕاست بیڵین دادگایەکمان ئەوێ لە کوردستانە ژیانمان پارێزاو بکە. دادگایەک لە کوردستانە ژیانمان ناپارێزێ ئەتوانین دای بخین ئەتوانین بچینە بەر دەرگاکەین بڵێ ناڵی کار بکەین. و ئەمە ئەو هەنگاوانە بوو کە ئەم جارە بینیمان کە من پێم وایە هەنگاوی ڕوو لە پێشە و جۆرێک بە ئاگاهاتنەوەیەکی زۆر فراوان ئەبی لەلایەن گەنجانەوە. مەسەڵەن ئەوەی کە لە سەیسایەقا کرا بەدەر نییە لەم خۆپیشاندان و ناڕۆزایانی کە بۆ کاوە گەرمیانیەکرێ. ئەمەی کە لە سەیسایەقا کرا ئەو هاتنە مەیدانە ئەوەی کە من لە خۆپیشاندانیشە لێرە وتم بەداخەوە دەسەڵات ئاماژەیەکی زۆر خراپ بە ئێمادا پێمانەڵێ ئەگەر هاتنە سەر جادە وتتان بڕوخێ خواستەکانتان بۆ جێبەجێەکەم. بەڵام ئەگەر کاری مەدەنی بکەن و نامە بنێرن و عریزە بنووسن و ئەوانە بکەن من جوابتان نادەمەوە. بە بڕای من ئەمە سپاس کاک شەماڵیان تەلەفۆنی ترمان لەگەڵایە لە هەولێرەوە بەڕێز تارا ئەم کاتت باش. ئەم کاتتان باش نەجمە هەموو کاتێکی بینەرانتان باش و ئەم کاتەی میوانە بەڕێزەکانت باش و دەستخۆشیتان لێکم بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرە بەڕاستی کەوەریەکە ئەمڕۆ باشووری کوردستان پێویستی بە چەندین بەرنامەی وا هەیە چونکە لە ڕۆژێکی زۆر ناستەقاندیدایە. زۆر سپاس فەرموو. کاک نەجمە ئەمیست سەرەتا لە ینی وەکو ئیزافەیەکی بچووک لەسەر ئەو پرسیاری کە بەڕێزێک وەکو لایەنگیری پارتی باوەڕەکەم لە سوێدەوە تەلەفۆنی کرد کە نابێ ئێمە ڕێزێکتری نەگرین و سوتایەتی یاخۆ چۆن بڵێم بە شێوازێک ڕەخنێکتری نەگرین. بەڕاستی من ئەمەوێ ڕوونکردنەوەیەک بدەم کە بڵێم ئەوە ئێمەی ڕۆژنامە نووسین ئەوە ئێمەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنین ئەوە ئێمەی هاوڵاتین کە تیمی ڕێز لە یەکگرتنین ئێمەی داوای ئازادیەکەین ئێمە بە شێوەیەکی زۆر دیموکراتیانە داوای مافەکانی خۆمانەکەین داوای ئازادی ڕادەربڕینەکەین کە مافێکی سەرەتایی هەر تاکێکی کۆمەلگایە. بەڕاستی بە باوەڕی من دەسەڵات نایەوێت کە نەگەنج و نەژن بێوێت بە ئیرادەیەکی سەربەخۆ کار بکە. ئەوەی کە بەدەر لە تێڕوانی دەسەڵات ئەمڕۆ بێوێ خەبات بکات لە مەیدانە لە باشووری کوردستانە بەڕاستی ئەبێ ڕۆژی خۆی بخاتە ئەولاوە و فیداکارانە خەبات بکە. هەر چەند ڕۆژ پێش ئێستا هەمووی دە ڕۆژ نابێت کە چەند هەواڵی پارتی چارەسەری لە بادینان کرانە زیندانیەوە و بە شێوازێکی زۆر دڕندانە و زۆر نامرۆڤانە بە تونترین شێوە سزا دراون و لێیان درا و ئەشکەنجە دراون کە دەبێ ینی پەیوەندی نەکەنەوە بە ڕێخستەکانی پارتی چارەسەری و بە گرنگیوە بەڵێنمان پێ بدەن و کە جارێکی تر کار و خەبات نەکەن. و لە هەمان کادا منەمەوێ خاڵێکی تریش لێرە بێن مەزمان ئەوەیە کە هەر دوێنێ بۆ چەند ئەندامی پارتی چارەسەری کە خۆشی میکێکم لەو ئەندامانە کە مەسیجمان بۆ نێرا و ئاگادار کراوێتەوە کە ئەگەر دوور نەکەوینەوە لە خەباتی پارتی چارەسەری و واز نەهێنین لە ئیشکردنی خۆمان ئەوە ژیانمان نەکرێتە مەترسیەوە و ئەتان کوژین. بەڕاستی ئەمە نیشانمانەدا کە بە تەواوی ڕۆژی هەرێمی کوردستان لە ڕۆژێکی زۆر ناستەقاندیدایە و ئەبێت دەسەڵات جارێکی تر چیتر ئەوەندە خۆی ناشرین نەکا هەم لە ڕێڕای جیهانی و یان ئەوە تا شانازی بەسەر بە دیموکراتیبوونی خۆیەوە نەکا و دادگاکانی شیتر شانازی بەو سەربەخۆیەوە نەکەن کە باسی دیایەوەکەن کە گوایە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە سەربەخۆیە بە پێچەوانەوە دەسەڵاتی دادوەری لەژێر هەیمنەی حیزبدایە و هیچ کاتێ نەیتوانیوە سەربەخۆیی خۆی بپارێزێ چونکە بە ڕۆژی نیوەڕۆ ڕۆژنامەنووس ئەکوژرێ و
بەڵگەی زۆر گەورە هەیە لەسەر ئەو کەسانە بەڵام بەداخەوە لە سایی حزبەکانی دەسەڵاتە حەشارە درێن و وەڕادەسی دادگا ناکرێن. بەڵێ زۆر سپاس بەڕێز تارایی وای سەرکەوتنتان بەخواین زۆر سپاس بۆ بەشداربوونتان نێوارێکی خۆش بەڕێز سالارمان لەگەڵایە لە ئەڵمانیاوە ئاخرین تەلەفۆنە مەجاڵێکیوان نەماوە کاگە سالارم کاتت باش ئەم کاتت باش کاک نەجمەگیان سەرچاو بە قوربان فەرموو ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆت و بۆ هەموو بنەماڵەکەت بە تایبەت و ڕێزیشتم هەیە بۆ تۆ بۆ دوو میوانە بە ڕێزا کە هاتوونە ئەوێ زۆر سپاس من وەکو خۆم ڕەخنە و گلەیەکی زۆرم هەیە بەڵام بەداخەوەلان بەرنامەکە وانییە کە من بتوانم هەموو قسەکانم بکەم لەسەر تەوەری باسەکەتان من پێم وایە پێش هەموو شتێک ڕۆژنامەوان هیچ کامێکی بێلایەن نییە بەڕاستی هەر ئەلان تمەشا خانەوادەی کاوەگەرمیانی بکە ئەگەر تمەشا بکەیەوە بەباشی ببینی ڕێک دەزانی ئەم لایەنە ئەم کەسانە لە کام میدیاوە لەکوێوە دەنگیان دێت و بۆ ئەل لەو میدیانە دەنگیان دێ بەو شێوەیە پس هیچ ڕۆژنامەوانێکی بێلایەنمان نییە بەڕاستی ئەوەیش کە لە کوردستان سەربەخۆیی نییە سەربەخۆیی هەیە بەڵام ئێمە هەمومان کێشەمان هەیە نەکو تەنها یەک بەرپرس و نەکو تەنها کەسێک وەکو زۆر شتی تریش وەکەوەی لێمانێن لێ ئەمان کوژن یا چیمان لێ ئەەکەن من خۆم کوردێکی ڕۆژهەڵاتیم و خۆم کەسێکی سیاسیم پێشەوەی دێمە دەرەوە بۆ ئەوروپا کەسێکی زۆر کورتپەروەر و زۆر سیاسی بەڵام ئێستا ڕقم لە کوردیشە بەڕاستی قساکەم ڕقم لە خۆمە ئێستا ڕقم لە هەموو کوردێکە لەبەرەوەی هیچ کوردێک کورتپەروەر نییە کورد حیزب پەروەرە لە هەر پارچەیە کە تۆ بیبینی لە هەر پارچەیە کە تۆ تمەشای بکەی و ئێمە هەموو میدیاکانی ئێمە تمەشای کە هەر لە میدیایی کە ئێستا تۆی لێ ئەم میدیا کاتێک قسەکە نەورۆز کاتێک قسەکە کە من پەرستشم بۆی هەبوو کە لە ئێران بووم کاتێک قسەکە فقط شتەیە کە بە نەفعی خۆی بێ قسەکە شتێکە لەوە دەرچی قسە ناکات توێشا بکە جوان لەسەر پارتی یەکێتی لەسەر هەمویان ئەڵێ بەڵام کاتێک ئەگەرەگاتە سەر خۆی هیچ شتێک ناڵێ ئەمە شتێک من زۆر قسەم هەیە بەڕاستی و زۆر دەمێکە ئەمەوێ قسە بکەم لەسەر ئەم شتانە بەڵام بەداخەوە نەمەتوانی پەیوەندی بکەم پێش هەموو شتێکیش دەستخۆشیەکم هەیە بۆ مەحموود سەنگاوی بەڕاستی کە خۆی داوای کرد چووە بەردادگا و داواشی کرد بچێتە زیندانی تایبەت بەڵام بە چەند هۆنا چووە زیندانێکی پۆلیسەوە لەوێ مایەوە ڕێزم هەیە و هیوادارم هەموو مەسئولەکان و هەموو ئەو کەسانەی کە لە شوێنی بەرزانەگە تاوانێکیان لەسەر خۆیان داوا بکەن بچنە بەردادگا و خۆیان بێگوناحی خۆیان یا شتی خۆیان ثابت بکەن ئەگەر گوناحکارن با لە زیندان بمێنەوە حکومەکەیان بکێشن ئەگەر گوناحکاریش نین ثابتی بکەن بۆ ئەو خەڵکە با جوانتر ئەو خەڵکە بیان ناسێ و جوانتر لەگەڵیان بێ ئەوە شتەکانمەوە دوای هەموو شتێک کاگە سەلار حەزەکەی تەلەفۆنەکەت دانا وەکو میوان ڕۆژێ داوەتەکەم وەرە نەورۆسێ لەم بەرنامەیە وارە باشا قسەکانی خۆت کە تەلەفۆنەکەت لای هەواڵانی ڕژی دانا بەڕێزم دیارە من زۆر حەزەکەم ڕەخنەیەکیشم هەیە لە بەڕێزت بەڵێ فەرموو ڕەخنەم ئەوەیە کورد لە هەر چوار پارچەیەکە خۆشەویستێکی تایبەتیان بۆ تۆ هەیە بدەوێ و نەدەوێ بەڵێ ئەم خۆشەویستی تایبەتە بۆ تۆیان هەیە ئەلان لەم کاناڵەکە لێ دانیشی کە خۆشم یەکێک لە هۆگرەکانیم و خۆشم یەکێک لە پەرستشی ئەم کاناڵە بووم و ئەو حیزبەش بەڵام بەداخەوە ئێستا نیم بەڕاستی چون بەڕاستی گۆڕام لە هەموو شتێک چون کاتێک کە من لە زیندان هاتمە دەرەوە گۆڕام لە زۆر شت لێرە لەبەرەوەی زۆر کورد ئەبینم کە ئەسەن کوردپەروەری نازانێ حیزبپەروەری ئەزانێت چ لە باکوور چ لە باشوور چ لە ڕۆژاوا چ لە ڕۆژهەڵات لە هەمویان ڕەخنەکەم لەسەر خۆت ئەوەیە من پێم وایە ئەگەر تۆ لە بوارێکی ئەگەر جەنابتان لە بوارێکی تێرا هەوڵی کورتپەروەری یا هەوڵی شتی ترت باە زۆر باشتر بوو وەک لەسەر تەلەڤیزیۆنێک چون ئێستا زۆر لایەن خەڵک تەمەشا دەکا نەجمەی غولامی لەسەر ئەم تەلەڤیزیۆنە فقط بەم لایەنە و بەم شێوە بۆ ئەوان قساکە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو کورد ئەو قسانەی کە گرتم کورد لێم نەگرێ یەک شتی تریشم هەیە کاک نەجمە بە کورتی کاگە سالار بە کورتی ئۆکەی یەک شتی ترم هەیە ئەو خەڵکانە باش بزانن وەختێک کە ئێمە ئەچینە تەزاوراتێک ڕاپەیما یەک شتێک ئەەکەین شوێنێک بەربارانەکەین یا ئەیشکێنین
ئەمە تەبیعیە و ئەو حکومەتە یا و شوێنە واکوونشێک نیشان باە لەگەڵ تا مشکلێک دروستکە ئێمە ئەبێ ڕاپەیمایەک شتێک کە ئیکەین بە دروستی بکەین تا هیچ حکومەتێک یا هیچ شوێنێک نەتوانێت ئێمە بگرێ بەڵام وەختێک کە کەسێک بێتە سەر ماڵی من بەربارانم کە ئەگەر ئەم کەسە بە شێوەیەکی ئاشتی خوازی هاتووە مطمئینەن منی جوابیێمەوە هەمووتان ڕێزم هەیە بۆ هەموو کورد و ڕێزم هەیە بۆ هەموو سەرۆکەکان داوام لە سەرۆکەکانە بەم شێوە بچنە بەر دادگا بێگوناهی خۆیان ثابت بکەن سپاس بۆ هەمووتان هەربژی کاگە سەرارگیان دیارە من وەکو کەسێکی نەتەوەی هەرتا کوێسە من لەگەڵ هیچ حەزبێکانیم دیارە لە بواری هونەریەکەشا کاری خۆمەکەم لێرەش من بە شانازیە زانم کە لێرە ئەتوانم خزمەتێکی نەتەوەی بکەمەوەی کە ئاماژەت پێکرد میدیاکان باسی خۆیان ناکەن هەموو کەسێک کە دێتە نەورۆستەوێ هەر قسێک ئەتوانی بیکە سربەستەوە ئەمڕۆ لەم بەرنامە بینیتان کە قادر و بەڕێز شەمال نەزەری خۆیانوت ئێوە تەلەفۆنتان کرد لە کام مێدیاوە ئازادانە توانی قسە خۆتکەی کاگە سالاریان هەروەها کاکە هێرشی بەڕێز و هەموو کەسانی کە تەلەفۆنیان کرد من نەورۆستەوێ بە میدیایکی ئازاد دەزانم بۆیە لێرە کارەکەم پێم وایە خزمەتی بەرژەوەندی نەتەوەی میلەتی کوورد دەکات ئەو ڕاستیشە پێما بێ سەڵماندووە نەزەری جەنابی شت بۆ من جێگەی ڕێزە بەڵام من وای نابینم بێ ئومیدیش نیم لە کورد کە کوردەمەی حەزبیە پێما بینسای نەتەوەی زۆرە بۆیە ڕۆژ بە ڕۆژ ئەو کەسانێک کە ئێستا لە ڕۆژاوا شەڕەکەنەوانەگەن نەتەوە نەبێ چییە خۆ بەرژەوەندی خۆیان لە ڕاستیدا شەڕ ناکەن کاگە خەندیان جەناب و کاگە شەمال پێم خۆشارکەمتان نەزەری خۆتان لەسەر قسە و بەشداربووانە بەڕێز تارە و هەروەها کاگە سالارەگە شتێکتان هەیە باسی بکەن وەڵام من نەسەر ئەوە دیارە ئەو دەسەڵاتە نەک لە کوردستان یعنی من ڕەنگ بیت چەندین جار ڕوبەڕووی لەو ئەوروپا ڕوبەڕووی هەڕەشە دەبینەوە کارەساتەکە لەوەدایە ینی تۆ لەو ئەوروپای سیستەمی دیموکراتی دەخەیە خەتەر تەلەفۆنمان بۆ دەکرێت و هەموو ئەو بەڕێزانە هەڕەشەمان لێ دەکەن لە کاتێکدا ئەمە خەتەرە ئەمە سیستەمی دیموکراسی ئەو وڵاتانەش دەخێسە خەتەر و ئەگەلێتر لە هەر حزبێک کەشف بکرێ بە تیروریست حساب دەبێ و دەبێ واز لەو عەقلی هەڕەشە بێنن خەڵک لە کوردستان لێیان ناترسێ نۆرەی ئەوەیە مرگ کە خاوەنی ڕەگەزنامەی سویدیم هەیە کە ئەگەر ڕوبەڕووی هەر شتێک بمەوە هەموو وڵاتە لە بودجێەوە لە سیاسەتی دەرەوەی دەبی لە پێناوی ڕزگارکردنت بێ ئەو عەقلێتی هەڕەشەیە دەبێت تەرک بکرێ چکو تەرکی ژنەکان ئەوە دیتمان گرتیان کوشتیان شوێن بزریان کرد خەڵک بێدەنگ نەبوو و بێدەنجیش نابێ ڕۆژ سوورتر دێت ینی ئەوە گەرۆک گوتمان لە سۆرانەوە سەیری بکەین 22 ساڵە خەڵک تیرۆر دەکرێت شوێن بزر دەکرێت من کە دەمەوێت لێرەش ئەو خاڵش بڵێم ینی خاڵش کەشەیە خەڵک بێدەنگ نەبووە بە پێچانەوە دەنجی زوڵالتر بووە ڕقەستوتر بووە وە گەورەترین کێشەیان بۆ خەڵکی کوردستان دروست کرد و کێشەی کوردیانە ناوەندە جیهانەکان ڕسوا کرد بەو ئوسلوبە و بۆ عەقلێتە سیاسییان ئەمە زۆر خەتەرە ینی بڕواو کاک نەجەمدینی ئەو ئەوانەوە دەڵێن من لەو بوارە ئیش دەکەم لەگەڵ ئەمنستی خەڵک هەیە 16 ساڵە لە محەتەی هەولێر لە ژووری 13 با بپرسن 16 ساڵە مەلەفینە 16 ساڵە مەلەفینە نادیا لەسەر چی گیراوە یەکێتیە گیراوەتەوە دوو کادیری پەکەکە لەسەر تەقینەوەی مەخمور 10 ساڵە گیراو نەدراونە دادگا 10 ساڵە ئەوەتە بڕۆن لە محەتەی هەولێرە لە ژمارە 13 خەڵک گیراوە بە تەلەفۆن ئەعدام کراوە ئەمری ئەعدامی بۆ دەرچووە حاکم بە تەلەفۆن کردوێتی من بەرپرسم لەوە دەسمەوە هەولێرش با بێنیان بڕۆن لە سجن محەتەی هەولێر بزان سفەزا خەڵک دەگیرێ بە ساڵ نەفەر هەیە 10 ساڵ گیراوە کەمپینە عالەمی ئەمنستی لەگەڵمان سازمان کرد کە درا دادگا 5 ساڵ حکم کرا ئەو 10 ساڵ بەڵێ بەڵێ ئەجا قەزم لەسەر ئەوە دێ ئەڵێ ڕۆژنامە کاکە تەبیعیە من حزبی دەبم سربەخۆ دەبم خۆ ئەو کۆمەلگای سویدیەش سێ بەشی حزبیە ئەو کێشەک نییە گرنگ ئەوێ بەرژەوەندی باڵای نەتەوە پرەنسیبەکانی مافی مرۆڤ ئێمە بپای سووری نەتەوەی و مافی مرۆڤ هەبێ ینی خۆ تەبیعی لە ئەوروپاش خەڵک حزبیە ئەوە کێشەک نییە ناشبێ ئێمە نمونەی خراپە بێ منەوە هەمومان قوربانیماندا بەس نابێ ئەو بکرێتن من پێم وایە ئەمەی کە دەکرێت دەستخۆشی نیە ئەمانە هەموو لەژێر فشاردا دەستنە سەر ئەوە چوینەتە بەر دەمی ئەوە و هیوادارم خەڵک و دەسەڵاتی کوردی تێبگات زەمانی عەقلی ئیرهاب و تیرۆر گرتن ڕۆی ئەوە دەبینی ناوەندی هەموو جیهان پێکەوە خەباتەکانەوەیان نەماوەی دەسەڵاتی کوردی چۆن نەتوانێت بسپاس دوو دقە وەختەیە ئەو شتانت بەنەزەر و هەر حەزەکەم باسی ڕۆڵی سەندیکا ڕۆژنامەوانانیش ئاماژەیەکی پێ بکەی کە لە کاتی ئاوا کە ڕۆژنامەوان ترۆرەکرێ بۆ نمونە ئەوان هەروتیان 1 دقە تەلەڤیزیۆنەکان بێدەنگی بکەنیتر ئایا چالاکی تری
ئەرکییانکە ئەرکیەوان چێ پێم خۆش ئامادە زۆر باشە. من سەرەتا لەسەرەوەی پارتی چارەسەری بڵێ من ئەوە بە شتێکی مودا نەزانم و بە توندی دانی ئەوەکەم کە ئەو هەڕەشانە کە لەو هاوڕیانە کراوە ئەو هەڕەشانە لەسەر لە هەواڵسوڕاوانە کراوە ئەوان حەقی خۆیانە کە بڕۆن دادگا بگرن و ئەم قەزیان و هەموو قەزیەکی تری ژێرپێنانی ئازادی سیاسی لە کوردستانە ئاشکرا بکەن ڕیسوای بکەنوانی کە لە پشتیەوەوەن بە سزای خۆیان بکەن. سەبارەت بە مەسلەی بێلایەنی من ئەوە بڵێم کە کەس ناتوانێت لە کوردستان ئێستا بێلایەن بێ لە بینی دەسەڵات دارانە و لە خەڵکە کەس ناتوانێت بێلایەن بێ کەس ناتوانێت ئێمە لە کوردستانێکە ئەژین کاک نەجمە لە زەرفی 10 ساڵی ڕابردووە لە زەرفی لە 2023 تاکو 2013 دەیان ملیار دلار هاتۆتە ناو ئەم کوردستانەوە بە 10 ملیاردێر و زیاتر لە ژمارەیەک ملیاردێر دروست بووە و بە دەیان ملیۆنێر دروست بووە لە حاڵێکە لە کوردستانە گەنجێک لە ناو بازارە ئەسوڕێتەوە پاش ئەوەی زانکۆی تەواو کردووە پاش ئەوەی دانیشگای تەواو کردووە مەدرێکی هەیە ئەوانە 10,000 دینار لە جیرفانیان نییە و کارێک نییە بیکە. ئەمە ئەتەقێتەوە ئەم کۆمەلگایە لەسەر لێواری تەقینەوەیە و کەس ناتوانێت لە مەوزوعە بێلایەن بێ کەس ناتوانێت لە بینی گورگ و مەڕا بێلایەن بێ هەر کەسێک بێلایەنە لە بینی گورگ و مەڕا لایەنگری گورگە. ئەمە حقیقەتەکەیەتی و ئەوەش ئەو کەسانش کە بێلایەنن بە بڕوای من ئەگەر هەموو بێلایەنێک بڕوا دەستخۆشانە لە هەموو تۆمەتبارێک کاکە بچێتە سەر دادگاوانە بە بڕوای منەوە بێلایەنە هیچ کاریشتیان بۆ نامێنێت توشکە بەم ڕۆژگارە تۆمەتبارە چێتە بەردەمی دادگاوە بۆچی سپاس بۆ ئەم ڕەوایە بەڵام بۆ تۆمەتبارەکانی تر ضرورەتە و واجبە لە سەریان کە بڕۆن. سەبارەت بە مەوزوعی ئەو سندیکای ڕۆژنامەوانە بەداخەوە ئەڵێم وەکو هەموو دام و دەستگا سندیکایەکانی تر لە کوردستانە حیزبی لە پشتەوەیە حیزب دروستی کردووە و حیزب خەریکە قورمیشەکە و بەداخەوە و ئەمە ڕۆشنەوە هەموو ڕۆژنامەوانە نەم ڕخنەیە لە سندیکای ڕۆژنامەوانان ئەگرن لە کوردستانە کە بە ئەرکی خۆی هەڵناسێ وەکو سندیکای کرێکاران وەکو سندیکای مافناسان وەکو سندیکای پزیشکەکان وەکو هەموو سندیکاکانی تر دادوەرەکان هیچی ئازادی نییە بۆ دروستبوونی سندیکا و ئەمە کێشەیەکی زۆر گەورەی ئەم کۆمەلگای ئێمە ئەم کۆمەلگای ئێمە یەک سندیکای سەربەخۆییانی ئەخر لە ناو جمهوری ئیسلامی ئێرانە لە ناو جمهوری ئیسلامی ئێرانە سندیکای شەریکەتی واحدی کرێکاری هەیە سندیکای هەفتەپە هەیە دروست بووە لە ژێر باڵی جمهوری ئیسلامی بەم هەموو قەمع و سەرکتەوە لە کوردستانە تۆ سندیکایکی سەربەخۆ نابی. هیوای سەرکەوتندا لەخوازم ئەیزان و خۆشەویستان هاتینە کۆتایی ئێوارە باشە تا ئێوارە باشێکی تر بە بەختەوەری تا نەسپێرم. Jinên Kurd û dostên wan di yekemîn salvegera Komkujiya Parîsê de dadikevin qadan. Jin yazdehê çile bi slogana ji bo heqîqet û edaletê hêzên piştperdeya Komkujiya eşkere bikin wêl hevkom bibin. Hevdîtina mezin a ji aliyê Feykayê organize kirin wê ji gelek welatên Ewropayê bi 10,000 Kurdistanî biherikin Parîsê. 10,000 kes wêl Parîsê hêrsa xwe al dijî Komkujiyê bînin ziman. Meşa ku gelek nûnerên sazî û rêxistinên cuda tevlî hevdîtina mezin dibin, saet 12 ji gardinordê dest pê dike, bi mitînga Alqada Republikê dewam dike. Bu derdime derman ey hemar, nine bu hicran me par
پایان ای هوار نینه بو درد درمان ای هوار نینه بو هجرام پایان ای هوار دینو دل دستن و دستا جان کرد ای هوار بوان عزیزان ای هوار دینو دل دستن و دستا جان کرد ای هوار بوان عزیزان ای هوار نینه بو درد درمان نینه بو هجرام پایان نینه بو درد درمان ای هوار نینه بو درد درمان نینه بو هجرام پایان نینه بو درد درمان ای هوار نزوي نازك حوري سفر مستجامع هردو جوان اي هوار وشت نزوي نازك حوري سفر مستجامع هردو جوان